من لێرەوە پەیامێکم بۆ جەنابی وەزیری تەندروستی هەیە و بۆ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی ژێ تا ئێستا سەردانی ئەم سەنتەرە نەکراوە، تا ئێستا تایبەتمەندیەک نەدراوە بەم سەنتەرە. بەداخەوە سەرڕای ئەو هەموو وەزەختە لەسەر ئێمە، سەرڕایەوەی کە من دەڵێن بە سوپاسەوە بۆ دەوڵەمەندەکان یاخود سەرمایه‌دارانی شاری سلێمانی کە هەمیشە پاڵپشتمان بوون. بەڕاستی ئەگەر ئەوان نەبوونە، ئەگەر خێرخوازان نەبوونە، ئەگەر ئەو تیمەی کە لێرە وەستاوە، من بەڕاستی دەستی هەمویان نەگوشم و سوپاسی یەکە بە یەکەیانەکەم کە شانازی یاخود هیلاکی ئەوانە من نەتوانم لێرە بەو شانازیەوە بتوانم قسە بکەم بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان و هەروەها عێراقیش کە بتوانین ئەو پرۆسانە بەو شێوازە ئەنجام بدەین. بۆیە من هیوادارم هەموو هاوڵاتیان و ڕای گشتی بەرچاوڕوون بێ لەوەی کە لە ئێستادا بەهۆی هەندێک لەو بڕیارە نابەجیانەی کە هەیە زیاد لە 6 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان جیاگاریەتی تەواو کراوە لە نێوان شاری سلێمانی و پارێزگاکانی تری هەرێمی کوردستان. سێری کە بۆ بەرچاوڕوونیتان لە کڕینی با بچووکیکەینەوە لە تەقسیمێکی کارەباوە هەتا گەورەترین پرۆسەکە فراوانکردنی ئەم نەخۆشخانەیە لەسەر داهاتی خودی شاری سلێمانی و لەسەر ئەو داهاتی ئێمە بۆمان دەگەڕێتەوە بەپێی ئەو یاسانی کە لە سندوقی شێرپەنجە هەیە کە بەداخەوە دەبوو لە ساڵانی ڕابردوو هەموار کرێکە نەکرا، هەمووی لەسەر ئەو داهاتەیە کە لە بانقی باخان چەندمان لەبەر دەست بێ ئێمە بەپێی ئەو داهاتە کارەکەین. بینای نەخۆشخانەی جەمالی حاجی عەلی بەسوپاسەوە لەسەر ئەرکی خێرخواز جەمالی حاجی عەلی کرایەوە، هەش بێدی عیناییتیە تخوا لەکوێی دنیا بووە لەبەر گرفتی دابین نەکردنی 10 بۆ 15 کارمەند حکوومەتێکی هەرێمی کوردستان بەو بوجە سەبەلاحەوە وەزارەتێکی تەندروستی نەتوانی تۆ و گرفتە چارەسەرکەی کە یەکێکە لە ڕێگریەکانی بەردەمی پرۆسەی چانی مۆخی ئێسک کە ئێمە ئەگەرەوە بێدە بکرێت زۆر باش دەزانی لەکوێی دنیا بووە سنتەرێک بۆ حەساسیە بۆ خزمەتگوزاریە باڵایە هێشتا کارمەندەکانی 20 لە ساڵ چلی خۆبەخش بێ و پارە دابین کرێ بۆیان لە ڕێگەی پاڵپشتی حیزبیەوە. بۆیە من هیوادارم ئەم پەیامانە وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی وەری بگرن و دڵنیاش بن ئەگەر ئەم گرفتانە بەردەوام بێ ڕۆژێک لە ڕۆژان جێ ئەسەفە و قسەیەکەم بەڵام بەڕاشکایەوەڵم لەوە چەند نەخۆشێک لە شاری تری هەرێم یا عێراقەوە بێ ئێمە توانای وەرگرتنی و نەخۆشەمان نەبێ. بۆیە